ئەمڕۆ ساڵیادی شەهیدانی دەستی داعش لە عێراق مەراسیمێک ڕێکخرا بۆ ئەم بابەتە دیارە دەزانین کە قوربانیانی دەستی داعش لە پاژەوەی کە هاتنە ناو عێراقەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی عێراق بەدەر لەوەی کە وڵاتانی دراوسێش بە هەمان شێوەیەک لەوانە سووریا کە بوونە ئامانجی داعش دیارە ئەم پرسە زۆر هەڵدەگرێت مەراسیم و یادێکیان بۆ ئەم ڕۆژە بۆ سازکراوە لەسەر ئەم بابەتە گفتوگوی زیاتر دەکەم چۆنێتی بەڕێوەچوونی مەراسیمەکە ئەو گلەیانی کە لەم ڕۆژەیە ئاڕاستەی حکوومەتی عێراق کراوە و دیارە بە دیارکایی لەلایەن کەسوکاری قوربانیانی دەستی داعشەوە شەیدانی دەستی داعشەوە گفتوگوی زیاتر لەسەر بابەتە لەگەڵ بەڕێز لیوا تەحسین خەڤاجی کە بەڕێزیان تەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆن هاوبەشەکانی عێراقن ڕاستەوخۆ لە بەغدادەوە میانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەم کاک تەحسین زۆر سوپاس بۆ ئامادە بوونت مەراسیمەکەی ئەمڕۆ با بەم پرسیارە گشتیە دەست پێ بکەم مەراسیمەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوە چوو؟ سوپاسی زۆرم بۆ ئێوە هەیە و سڵاویشم بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێستانە ئەمڕۆ ئاهەنگێکی مرکزی هەبوو بە سەرپەرشتیاری سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی گشتی هێزە چەکدارەکان بەڕێز محەممەد شیع سوودانی ئەو ئاهەنگە مرکزیە بە ئامادەبوونی سەرکردەکان و لە پرسراوانی هێزە ئەمنیەکان و دەستگا ئەمنیەکان و هێزە چەکدارەکان و سەرۆگەرکانی پێشمەرگە تێدا ئامادە بوونەوە ئەم ئاهەنگەش ئاهەنگێکی مرکزی گرنگە کە یادی پێنجەمە و هەروەها کەسوکار یاخود بەشێک لە کەسوکاری شەیدانیش ئامادە بوون لمازە کاک تەحسین دەمەوێت لەسەر ئەو خاڵە بۆستم بۆی لادەم نەچێت بۆچی تەنها بەشێک لە کەسوکاری شەیدانی داعش لە مەراسیمەکەیە ئامادە بوون؟ بەدڵنیاییەوە ئێمە ژمارەی کێجگار زۆر لە شەهیدانمان هەیە بەڵام دەستە بشێرێک لە کەسوکاری شەهیدان ئامادە بوون کە هەڵبژێردرا بوون یەکەم لەبەر ئەوەی کە بۆنەکە پێویستی بە شوێنێکی گەورەیە وقعەکە جێگەی هەموو کەسی تێدا نابێتەوە و ئەوانش کاتە بوون نوێنەری هەموو شەهیدانی عێراقن کە بەدڵنیاییەوە پێگەیەکی ئەجگار بەرزیانە هەیە و ستایش و سڵاو ڕێزێکی زۆریانە هەیە و خوێنیان ڕشتووە و بۆ هۆی شەهید بوونی ئەوان و خوێن و بریندار و پێکان بوون پێکانی ئەوانەوە ئەم دۆخەوە ئەم ئاسایش و ئارامی و دوڕۆژەی بۆ عێراق دروست کردووە. باشە ئەمەوێت بزان کە لە ئێستاە ڕەوشی ئەو ناوچانی کە پێشتر مەترسی داعشیان لەسەر بوو ئێستا ڕەوشەکەیان چۆنە ئەوانەی کە ماڵ و حاڵی خۆیان لە بشێک لە ناوچەکان بە تایبەتی ئەوانەی کە دەکەونە مادەی 140 شوێنی خۆیان بەجێشت بوو لە مەترسیەکانی داعش ئێستا چی کراوە بۆ گەڕانەوەی ئەمان لە ڕێگەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانەوە؟ لە ئێستادا پێش ئەوەی کە باسی ئەو پرسیارانە بکەینە باس لە پەیوەندی نێوان ئێمە و هێزەکانی پێشمەرگە بکەینە بعد لە شێوازی کارکردنی ئێمە و هێزەکانی پێشمەرگە بکەین ئەمە گرنگترین شتێکە پەیوەندی ئێمە لەگەڵ برایانی پێشمەرگە پەیوەندیەکی زۆر بەهێز و پێشکەوتووە و ئەو پەیوەندیش گەیشتۆتە قۆناغێکی ئەجگار بەرز لە هەماهەنگی و کاری هاوبەش و هەروەها سەبارەت بەو ناوچانەش کە جێگەی باخی هاوبەشن هەروەها ئەنجامدانی ئۆپەراسیۆن لە دژی ڕێکخراوی داعشی تیرۆریستی و کۆنتڕۆلکردنی سنوورەکان ئەم پەیوەندیە لەسەر کۆمەڵێک بناغی هاوبەش دروستکراوە یەکەمیان بریتە لە درێژەدان و بەردەوامیدان بە پەیوەندی هاوبەشەکانی نێوانمان و ئەنجامدانی سەردانی هاوبەشی و دوولایەنە لە نێوان ئێمە برایانمان لە پێشمەرگە ئاڵوگۆڕکردنی زانیاری و هاوکاری زۆر لە بواری هەواڵگری و بەدواداچوون و ڕاوەدونانی تیرۆریستان و مەشق و ڕاهێنان و چەندین بواریتر لە نێوان ئێمە برانی پێشمەرگەدا لەبەر ئەوە لە ئێستادا ڕێکخراوی داعش کە جاران لە ناوچەکانی نێوان ئێمە و برایانی پێشمەرگەدا بکە بە بۆشایی ئەمنی لە قۆڵم دەدرا ئێستا ئەو بۆشایە ئەمنیانە یەکەم لە ڕێگەی دامەزراندن و کەوتنەخاری دوو لیوایە هاوبەشەوە کە شوێنی ڕاهێنان و مەشق و چەک و شوێنی شەجیبوونیان بۆ تەرخان کراوە پڕ دەکرێتەوە و چاوەڕوانی بودجەین بودجەش کە پەسەند کرا دەست بەجێ دەست دەکرێتە بە دروستکردن و بڵاوپێکردنی ئەو دوو لیوایە ئەو دوو لیوایە
لە کۆمەڵە شوێنێکی زۆر گرنگ لە ناوچەی جێباخی هاوبەشدا بڵاو دەبنەوە ئۆپەراسیۆنی هاوبەش ئەنجام دەدرێت بەڕێز سەرۆکی ئەرکانی هاوبەش لە دوایین سەردانیدا بۆ بەغداد و ئەنجامدانی کۆبوونەوە لە سەرۆکایەتی ئۆپەراسیۆن هاوبەشەکان لەگەڵ سەرۆکایەتی ئەرکانی سوپای عێراقی و جێگری ئۆپەراسیۆن هاوبەشەکان ئاماژەی بەوەدا کە لە سەرەتای ساڵی داهاتوودا ئۆپەراسیۆنی هاوبەش ئەنجام دەدرێن لە نێوان ئێمە و برایانمان لە هێزەکان پێشنگە لە هەرێمی کوردستان لە دیشی ڕێکخراوی داعش ئامانجیش لە ئۆپەراسیۆنە پڕکردنەوەی بۆشاییەکان و ڕاوەدونان و بەدواداچوونی پاشماوەی ڕێکخراوەتی تۆرۆریستیەکانە لەو ناوچانە و هەروەها پاراستنی سنوور و پاراستنی ئابووری گشتی لە زیان پێگەیاندنیان لە ڕێگەی قاچاقچێتی و بازرگانی کرد بە مادەی هۆشبەر و ئەوەش دەبێتەوە هۆی دروستبوون و بەدیهێنانی ئاشتی و ئاسایشکەواتە پەیوەندیەکانمان بەردەوامن ڕاهێنان و مەشقی هاوبەشێ لە نێوان ئێمە و برایانماندا ئەماش لە ڕێگای تەنسیقی بەردەوام و بەرزەوەیە لە ڕاستیشدا چ لە حکوومەتی مرکزی بێت یاخۆت لە حکوومەتی هەرێم بێتە ئەوەش ڕنگدانەوەی واقعی ئەمنی لە عێراق باشە کاتێک ئەمەوێت کاتەکەم بقۆزمەوە بۆی چەند پرسیارێکی گرنگە ئاراستە بکەم کاک تەحسین ئەو ئۆپەراسیۆنانەی کە لە چەندمانکی پێشوودا لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە چەند ناوچەیەکە ئۆپەراسیۆنی چڕتان ئەنجامدا چ کاریگەریەکی هەبوو بۆ کۆتایهێنانی داعش و نەمانی داعش لەو ناوچانەی ئۆپەراسیۆنی تێدا ئەنجامدرا ئۆپەراسیۆنەکان کاریگەریان هەبوو لە کەمکردنەوەی مەترسیەکانی داعش ئەوە گرنگترین پرسیارێکە و پرسیارێکی ئەجگار گرنگە کە ئەو ئۆپەراسیۆنە هاوبەشانەی کە لە نێوان ئێمە و برایانمان لە جێگانی پێشمەرگە ئەنجامدرا ئایا کاریگەری گەورەیانە بوو بەڵێ جەختی دەکەمەوە کە کاریگەری ئەجگار زۆری هەبووە و واقعی و ڕنگدانەوەشی لەسەر ئاسایشی نەتەوەیی و ناوخۆی وڵات ئێجگار گەورە و زۆر بووە پامێکی ئەجگار گرنگیش بوو لە ڕێگای بینین و تێبینیکردنی هێزە ئەمنیەکانمان و هێزەکانی پێشمەرگە کە پێکەوە دەست لە ناودەست کار دەکەن بۆ ڕاوەدونان و بەدواداچوونی تیرۆریستان ئەنجامەکان ئێوە ئۆپەراسیۆنە هاوبەشانش ئێجگار گرنگ بوو یەکەم ڕێگای لەوە کرد کە تیرۆریستان لە هەندێک ناوچەیەدا هەبن و کۆ ببنەوە دووەم بەشداری کێجگار گەورەی هەبوو لە بەدیهێنانی سەقامگیری لەو ناوچانەی کە جێبایەخی ئەمنی هاوبەشن سێم هەماهەنگی و ئاڵگۆڕکردنی زانیاری و پڕکردنەوەی بۆشاییەکان کە بەتەواوی داخران ئێستا ڕۆژانە کارمانێ و بەرەو پێچوونمانێ لەو بارەدا چوارم تەماشای ئەو سەرکردانەی داعشکن کە دەستگیر کران یا کوژران چ لەلایەن ئێمەوە بێ یان لەلایەن برایانمان لە هێزەکانی پێشمەرگەوە بێتە و تەماشای زۆری ژمارە ئەو سەرکردانەی داعش کە یان کوژران یان دەستگیر کران لەبەرەوە گرنگترین شتێک لەم پەیوەندیەدا کە هەبێت بریتە لە بڵاوکردنەوەی ژیانی دڵنەوایی و برایەتی لە بواری بەگژاچنەوەی تیرۆردا هەروەها بڵاوکردنەوەی و وێنەیەک لە بەردەم کۆمەلگای نێودەوڵەتیدا کە عێراق یەکە و یەکگرتووە و قوبوڵیش ناکات کە تیرۆر و تیرۆریستان لە ئەو ناوچانەدا هەبن چ لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی یا لە ژێر دەسەڵاتی حکوومەتی مرکزی باشە ئەم پرسیارە گر بکرێ بە کورتی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم لە ئێستاە داعش هێشتا مەترسین لە ناو عێراقدا بەڵێ بەڵێ داعش هێشتا هەیە داعش لە ڕاستیدا لە ڕێگەی ئەو بوونەوەی کە هەیەی مای مەترسیە بۆ سەر کۆمەلگای عێراقی یا دەستدرێژ دەکاتە سەر هێزە ئەمنیەکانی عێراق یا هاوڵاتیان یا کاری ڕاوڕوت ئەنجام دەدەن بەڵام وەکو جاران نا داعش لە ئێستادا ئیمکانیەتی یا توانای ئێوە هەیە بە شێوەی مەفرەزە و گروپی بچووک بچووک هاتو چۆ بکەن هەندێک جار ڕەنگە کار و کردەوەکانیان مای هەڕەشە بێت چونکە هەڕەشە دەکەن لە هێزە ئەمنیەکان و مەترسی لەسەر گیانی هاوڵاتیان دروست دەکەن بەڵام ناتوانن لێک شوێندا بمێنەوە دەست بەسەر شوێنێکدا بگرن یان هەبڵ بدەن کردەوەیەکی جۆری بکەن بۆ ئەوەی کە بوونی خۆیان بسەلمێنن لێسادا داعش برێتیە لە باندێک کە هاتوو چۆ دەکا بە شێوەی گروپی بچووک بچووک و هەڕەشەکەی سنووردارە چ بۆ ئەو هێزانە بێ کە لە ناوچەکان بن لە ڕێگای قەناسەوە یا لە ڕێگەی چاندنی بۆمبەوە یا لە ڕێگەی ڕفاندن یا هەڕەشەکردن بە چەند شێوازێکی جیاوازە بەڵامی هێزە ئەمنیەکانمان لە ئێستادا شارەزایی و ئەزمون و توانا و هێز و نەرمی زیاتریان هەیە و
چالاکتریشن چێزەکانی مەرکەزمیان چێزەکانی هەرێم بن تێبێنیش بکە بوونی هێزەکان و بڵاوبوونەوە و خێرایی کاردانەوەیان چێزەکانی مەرکەز بنیا هەرێم و مامەڵەکردنیان لەگەڵ ڕووداوەکەندا بە شێوەیەکی خێرا و دەستبەجێ ئەوەش بەرەو پێچوونێکە لە بەدواداچوون و ڕاوەدونێنی تیرۆر لە هەر شوێنێک باشە ئەمە دەبوونی جنابە بە دەرفە دۆرەگرم لەسەر دوایین هەوڵی سوپای عێراق بۆ پاراستنی سنوورەکانی هەرێم چی دەکرێت دەزانی سنوورەکانی هەرێمی شتایسا پارچەیەکە بشێکە لە عێراقی فیدراڵ چی کردو بۆ پاراستنی ئەم سەروەرەی خاکی عێراق هەڵوێستی عێراق چێ بێ بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراق پاراستنیان تۆ خۆت دەزانیت و هەمووانیش دەزانن کە هەرێمی کوردستان بە گوێرەی دەستور هێزێکی هەیە کە هێزی پاسەوانی سنوورە و هەروەها هێزێکی پاسەوانی سنووری شەیە کە سەر مرکزە هەماهەنگیش هەیە لە بواری پارێزگاریکردن و پاراستنی سنوور ئەوەش ئەوەیە کە ڕاگەاندین لە بارەوە بڵاوکرای و لە بارەوە کۆبوونەوە ئەنجام درە پێویستە هەمانگی لە نێوان ئێمە و حکوومەتی مرکزی دابێت پێشەوەی هیچ جۆرە کارێک ئەنجام بدرێت پێشم وابێ لەم دوایانەدا لە ڕێگەی جەنابی وەزیری ناوخۆوە دوای ئەوەی کە چەند کۆبوونەوەیەکی گرنگ ئەنجام درا بڕیا درا ژمارەی هێزەکانی پاسەوانانی سوول لە ناوچەیەکەم و لە ناوچەکانی هەرێمی کوردستان زیادە بکرێەوە هەماهەنگیەکی زۆری شەیە لە بواری بەگژاچوون و بەدواداچوون و ڕاودونانی تیرۆریستان و پاراستنی سنوور هەیە ئەوەش تەنیا لە ڕێگەی کۆبوونەوە ئەنجام دەدرێت ئەوەش هەماهەنگێکی ئەجگار گەرەنگە بۆ پارێزگاریکردن سنوورەکان لە بەرامبەر هێرشەکانی ئێران و تورکیا بۆ خاکی هەرێمی کوردستان عێراق چی دەکا؟ دەستورەڵێ چی؟ دەستور دەڵێت حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکز هێزیان هەیە و پاسەوانی سنووری تایبەتی شەیە بە هەرێم بڵاوبوونەوەی ئەو هێزانش پێویستە بە گوێرەی دەستور بێەوە بە گوێرەی تەوافق بێت لەبەر ئەوە ئەم هەماهەنگی ئێجگار گرنگە چونکە لە حاڵەتێکدا هەر بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانیا عێرا بکەوێتە بەر دەست درێژی ئەوە ئێمە پابەندین کە گەلەکەی خۆمان بپارێزین چ لە هەرێم بێ لە هەر ناوچەیەکی تر بێت لە عێراقا هەروەها هێزەکانی پێشمەرگەش پابەندن کە گەلی ئێمە بپارێزن ئەگەر ئێمە پێویستمان پێیان بوو لە هەر شوێنێکی تر لە شوێنەکانی عێراق یا لە ناوچەیەک لە ناوچەکانی عێراق. باشە چەند جارێک باس لە دامەزراندنی چەند کەسێک لە پاسەوانی سنوور و کرد بۆ هەرێمی کوردستان دیارە حکوومەتی ناوەند بڕیاریدا بە دامەزراندنی ئەو کەسانەی کە خوازیارن یان تەمەنیان گونجاوشیاوە بۆ پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستاندا میکانیزمەکانی ئەم دامەزراندنە چۆنا و کەی بە شێوەیەکی فەرمیناوی ئەو کەسانە بڵاو دەکرێتەوە کە فۆرمیان پێشکەش کردووە. ئەوەی کە بەلای منەوە گەرەنگە بریتە لە لیوە هاوبەشەکان لە ڕاستیدا پاسەوانانی سنوور ئەوە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە هەیە بە دڵنیای و پلانێکی تایبەتیشی لەبارەیەوە هەیە بەڵام سەبارەت بە تۆ خۆت چەند جارێک گوتومە من ڕاستی چەند جار نەوتە بەڵام جەخت دەکەمەوە لەوەی کە دوو لیوای هاوبەشەنە کە شوێنی کۆبوونەوە دامەزراندنیان دیاری کراوە ماوەیەک پێش ئێستا نەک تازەیە لەگەڵ شوێنی پڕچەکردنیان و ڕاهێنان و شوێن شەجێبوون تەنها شوێنەکانی بڵاوکردنەوەشیان دەچان کرەوە بەڵام یە خاڵماوە کە بریتە لە پلەی وەزیفی تو خۆت دەزانێت و هەمووانی دەزانێن بودجە تاکو ئێستا پەسەند نەکراوە کاتێکیش کە بودجە پەسەند کرا دەست بەجێ دەست دەکرێت بە دامەزراندنی ئەو بەڕێزانی کە داواکاریان پێشکەش کردو چونکە ئەوانە پلەی وەزیفیان پێدەدرێت و وا دەبێت موچیان هەبێت وەزیفەیەکی حکومیان هەبێت ئەوەش ئەو شتێک ئێمە چاوەڕێین ئێمە چاوەڕێی بودجەین پشت بەخوا شتێکی ئەو تۆ نەماوە بۆ دەستکردن بە ئەنجامدان و دامەزراندنی و لیوە هاوبەشانە. بەڕێز لیوا تەحسین خەڤاجی وتەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەغدا و میانمان بوویمان دوو نەبێ.